مامۆستایانی پەیمانگای سلێمانی هەڵگری ناوی گەورەی سلێمانین. ئەمڕۆ ئەم خوێندکارانەی لێرن: پزیشک، ئەندازیار، پەرستار. ساڵانێک لە قۆناغی 12 لە لای ئەم مامۆستایانەی پەیمانگای سلێمانی وانەیان خوێندووە، خولی بەهێزبوونیان بینیوە. مامۆستا ڕزگار سابر هاوکارێکی زۆر باشم بوو کە وام لێ بکا بگەم بەم ڕۆژە لە پەیمانگای سلێمانی. سپاس بۆی لەگەڵمان بوو. لە پەیمانگای سلێمانیەوە هاوکارێکی باشت ئەبین بۆ ئەوەی بە خەون و ئاوەتەکانی خۆتت بگەێنین و بتگەێنین بە بەرزترین لووتکەی ژیانت. 15 ساڵە لە پەیمانگا بەناوبانگەکەی شار یەکەمەکان دروستەکەین. ئەو کۆلێژانەی تۆ خەونیان پێوە دەبینی لە لای ئێمە بۆ دەکەین بەڕاستی. ئێمە ئەمڕۆ هەمومان لێرەین تا بە پلانێکی تۆکمە جیاوازتر بۆ هاوینی ئەم ساڵ باشترین خزمەت بە خوێندکارانمان بکەین. پەیمانگای سلێمانی هەمیشە جیاواز بووە. وەرن خۆتان سەیری ئەزموونی 15 ساڵی ڕابردوومان بکەن کە چۆن چەندین خوێندکار کە قەلەقی بەدەستهێنانی نمرە بوون، بەڵام پەیمانگای سلێمانی دەرفەتی بۆ دروستکردن و چارەنووسیانی گۆڕی. پەیمانگای سلێمانی هەمیشە بە پلانی تۆکمەوە پێشوازی لە پشۆکانی هاوین کردووە تا بتوانێ بیکاتە دەرفەت بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندکار بە باشترین شێوە. سڵاوتان لێبێت خوێندکارانی خۆشەویست. ئێمە مامۆستایانی کیمیا لە خزمەتتانە بین لە خولێکی ناوەزەدا لە پەیمانگای سلێمانی بۆ ئەوەی ئاسانکاری بۆ تۆی خۆشەویست بکەین تاوەکو لەوانەی کیمیادا بتوانین نمرەی دڵخوازی خۆت بێنی بە هیوای سەرکەوتن. خوێندکارانی خۆشەویست، ئەم ساڵ لەگەڵ مامۆستایانی هاوڕێم لە پەیمانگای سلێمانی هەوڵەیەین زۆرترین کاراسانیتان بۆ بکەین لەوانەی فیزیا. فیزیاتان بۆ ئاسانەکەین تا ئێوە بتوانین زۆرترین نمرە لەوانەی فیزیایە بەدەست بێن و بچنە کۆلێژی دڵخوازی خۆتان. We are really thrilled to see you here, especially in Slimani Institute. Dear student, please try to hurry up and enroll your name here at the Great Step. Thank you so much. ئەگەر دەتەوێت لەوانەی زمانی عەرەبی نمرەی بەرز بەدەست بێنیت، ئەوە ئێمە مامۆستایانی عەرەبی لە پەیمانگای سلێمانی ڕێنیشان دەردەبین. معهد السليمانية يرحب بكم ونحن في انتظاركم. ئێمە وەک مامۆستایانی زیندەزانی لە پەیمانگای سلێمانی چاوەڕوانی بەڕێستانین. بۆ ئەم خولی هاوینە لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە پلانێکی تۆکمەمان هەیە کە تۆی خوێندکار پێ بگەێنین بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانیت کەسایەتی خۆت بنیاد بنیت. لەگەڵ کۆمەڵەیەک مامۆستای عەزیز لە پەیمانگای سلێمانی لە خزمەت خوێندکارانی ئازیزدا دەبین. هەر خوێندکارێک ئارەزوومەندە بۆ دەستهێنانی نمرەی بەرز با بەشداری لە خولەکانی پەیمانگای سلێمانیدا بکات. ئێمە بە جیاوازەکانمان بەناوبانگین بۆ خولی هاوینی ئەم ساڵ لە پەیمانگای سلێمانی بە 16 ساڵ ئەزموون و بەم سافە تۆکمە و بەتوانایەوە چاوەڕوانتانە.